هاجە حەقۆی ئەم بابەتە زیاتر بۆ تۆ جێبێڵم بەڵام هەر لەگەڵت دەبم بابەتەکە بابەتێکی زیاتر ینی پێیوەستە بە خانمانە ئەگەرچی ئێستا ئێمەش وەکو پێشکەشکار وەکو بێژەر خەریکن میکە بەکاردێنین هەندێک جار بەڵام خانمان ئەمە کاری ڕۆژانەیانە پاکانەیەک بۆ ئێوە بکەم پاکانەیە بۆ ئێوەی بێژەر و پێشکەشکاری پیاوەکان بکەم ئەوەی کە ئەمان بەکارێنن بۆ جوانکاری نییە تەنها بۆیەکە ڕنگ و شەوقدانەوە لەسەر پێستان دروست نەبێت کاڵ بکات بەزەبێت ئەگەر نا پێشکەشکار و بێژەرەکانی ئێمە دوورن لەو شتانە ئەمە با بڵم ینی هەندێک ڕاستە خۆ دوای بەرنامەژێک سەر لی دەکەینەوە ئەوەشەوە زۆر باشەوە قازانجەتان کردووە بەڵام هەڵبەت ئەو بابەتانی کە بەکارەهێنرێت تا چەند تەندروستە زیانە تەندروستیەکانی چییە بێگەر ئەم پرۆداکتانە فیک بێت واتان بەرهەمانە ئەسڵی نەبن ئەمە پێویستەکە لە پزیشکێکی پسپۆر بپرسین لە دکتۆر هێمن زەمان کە پسپۆری نەخۆشیەکانی پێست و جوانکاریە و بە شوێکی ڕاستەوخۆ لە سلێمانی و میوانی ئێمەیە دکتۆر بانیت باش ڕۆژێکی باش دەست پێ بکەی دکتۆر پێش هەموو شتێک پێم بڵێ بەیانیان چی بکەین چ شتێک باشە بۆ ئارایشتێکی جوان پێشگە لە مەیکاپ بەس تۆ پێمان بڵێ چی باشە کە من بەیانیان زوو بیکەم بۆی ئارایشتێکی جوانم هەبێ لە ڕوخسارم لە دەرونیشم بانیتان باش طبعا ڕۆتینی ڕۆژانەم شتانەی کە دووبارە ئەبێتەوە لایەنە باشەکان هەیە کە ئەوەی کە گرنگی پێدەی لایەنە خراپەکانەوەیە کە تەسیری خراپی هەیە ئەبێ لێ دوور بکەوینەوە بەڕاستیەکێ لەو شتانەی کە ویستم ڕاستەخۆ باسی بکەم ئێستا من لە ماڵەکەمەوە تا گەیشتم بۆ ئێرە بۆ بەشداریکردن لە بەرنامەکە ڕێگای 10 بۆ 12 دقیقەیە بەڵام من 3 چارەک زیاترم پێچوو بوونی ئەم هەموو سارەیە لە خێزانێکە بۆ نمونە 3 سارە 4 سارە یاخود هۆکاری گواستنەوە گشتەکان لە وڵاتی ئێمەیە کە من وای کردووە ژمارەی سیارەکان زۆر بێت ئەمە پاشماوەیەکی خراپی زۆر بەجێ هێڵێت کە وا کاتە سەر تەندروستی بەگشتی و لە ناویشیدا پێسمان و هەتا قژیشمان کاریگەری خراپیە بێت لەسەری ئەمە یەکێکە لەو شتانەی کە ئەگەر لی دوور بکەوینەوە بەدڵایەوە کاریگەریەکی باشیە بێت لە لایەکی ترەوە ئەو شتانەی کە ئێمە پێویستە بیکەین یاخود سوودبەخشە بۆ گرنگیدان بە پێسمان یاخود لەگەڵەوەدا کە ئارایشت بەکارێنین ماکیاژ بەکارێنین بە تایبەتی خانمان بەکارهێنانی لەوانە دژەخۆرە هەوڵ بن کە ببێت دژەخۆر نێنە دەرەوە تەنانەت دەگەر بێت و خۆرەکە ڕاستەخۆش لێت نایەت کاریگەری تەواوی ئەبێت لەگەڵ ئەمەدا بەکارهێنانی شێدارکەرەوە یاخود پرایمەر پێش بەکارهێنانی ماکیاژەکان ئەمانە کاریگەریەکی باشیانە بێت و ئاکات کە ئەو ماکیاژە ڕاستەوخۆ بەرکەوتنی زۆری نەبێت لەگەڵ پێستەکە کاریگەریە نەرێنەکانی کەمتر ببێتەوە باشە دکتۆر هێمن پرسیارێک هەر لەسەر بەکارهێنانی مەیکئاپ تا چەند دەبێتە هۆی ئەوەی کە دەموچاوت چرچلۆز بکات پاشان بێگومان باز دەکەن یان پیربوونی دەموچاو بەگشتی ئەمە پەیوەستە بە کوالەتی ئەو مەیکەپەی کە بەکاردێنێن یان بەو کاتانەی کە مەیکەپ بەکاردێنی بەدڵنایەوە لە هەموو شتێکە هەروەکە زانین لە ئەو ئامێرانەی کە ئێمە لە ژیانی ڕۆژانەماندا بەکارێنین لە هەموو شتانێکە لە دەوروبەرمانن کوالیتی شتەکان دەورێکی گرنگیان هەیە لەسەر بڕی یاخود نزبەی ئەو زیانانەی کە ئەگەێنێت بە دەوروبەر یاخود بڕی ئەو سوودانێک کە ئەگەێنێت لە ناویشانە ماکیاژ ئەو ماکیاژانەی کە کوالیتین ئێمە ناڵێن زیانیان نییە بەدڵنایەوە ئەمانیش زیانیان هەیە بەڵام ئەگەر بەراوردکاریە بکەین لە نێوان ئەو ماکیاژانەی کە کوالیتین و لەگەڵ ئەمانەشیانە کە کوالیتیان خراپە و باش نین زیانەکانیان چەند ئەوەندەیە لەسەر پێست لە ڕووی هەم تەندروستیەوە هەم لە ڕووی ئەوەی کە چەنە زیان بە پێسەگەێنن بۆ یەک پێستەکە زوو پیر ببێت ئەم مادانە هەمووی پێکاتێکی میاییە بەدڵنایەوە بە تایبەتی و کەسانەی کە بە بڕێکی زۆر و بە بەردەوامی کە لە ماڵەوە ئەچێتە دەرەوە چەند جۆر مەکیاژ بەکارێنێت تەنانەت هەندێ لە خانمان تەنان لە ماڵی شەو هەڵەسن بە ئەنجامدانی مەکیاژکردن کامە زیانێکی زۆری هەیە و چەند جۆرێکی مەکیاژیش بەکارهێنن لە بەکارهێنانی بۆ منە فاوندیشن بۆ سەر پێست لە بەکارهێنانی مەکیاژەکانی دەوروبەری چاو و چاوڕەشکردن و ماسکارا و
بەکارهێنانی لیپستیک و ئەمانە لە یەک کاتە ئەم هەموو مادەکیمیایانەوە بە دڵنیاییەوە زیانیانە بێ بەڵام کوالیتیەکان باشترن لە بەرەوەی ئەمانە لەژێر کوالیتی کۆنتترۆلان بە تێستا ئەڕۆن و لە ڕووی پزیشکیەوە تا ڕادەیەک سەلامەتترن نەک بڵێن هیچ زیانیان نییە بەڵام لە ڕووی کوالیتی و لە ڕووی زیانگارنەوە زیان زۆر کەمەکەنەوە. باشە دکتۆر هێمن بەدیل یاخود جێگرەوەی مەیکاپ چییە؟ جێگرەوەی ئەو هەموو مەیکاپی کە ئێستا هەیە چییە؟ ئایا چ کاتێکیش پێویستەکە بەکار بێت بۆ نمونە ئەو دەرزیانە یاخود ئەو موادانەی کە پێویستەکەن بۆ بژانەوەی پێست کە ئێوەی پزیشک پسپۆڕن تێیدا ئەزانن کامە دروستە، ئایا ئەمانە توانرێت پێستێکی ڕەونەقدار و جوانت باتێ بەدیلی مەیکاپ بێت و لە چ تەمەنێکیشدا بکرێت؟ بەدڵناییەوە بەکارهێنانی ڕۆتینی شەوانە و ڕۆژانەی پێست و قەش دەورێکی گرنگی هەیە لەسەرەوەی کە هەم پێستەکە بە گەنجتر و باشتر و درەوشاوتر بهێڵێتەوە هەمیش بیشی پارێزە لە زووپیربوون لە هەمان کاتیشە ئەتوانێت دەورێکی گرنگی هەبێت وەکو جێگرەوەیەک بۆ مەکیاژ. بەداخەوە بەکارهێنانی مەکیاژ بۆتە شتێکی ڕۆتینی زۆر ڕۆژانە و جێگەی ڕۆتینە پزیشکەکەی گرتوتەوە. زۆرێک لە خانمان ئەوەنە بەکاری هێنن لە لایەکی ترەوە ئەم خانمانەی کە زۆر مەکیاژ بەکاری هێنن پێویستیان بەوەیە کە زیاتر لە کەسێکی ئاسایی گرنگی بە پێستیان بن چونکە ئەم مەکیاژە زۆرە زیانی زیاتر بە پێستیان نەگەیەنێت ئەبێ لە لایەکی ترەوە قەرەبووی بکەنەوە بە بەکارهێنانی ڕۆتینە پزیشکەکەی شەوانە و ڕۆژانە وا بکەن کە زیانەکان کەمتر ببێتەوە. طبعاً بەکارهێنانی مەکیاژ بەداخەوە کە لە کەلتوری ئێمە لە کەلتوری ڕۆژهەڵات و شەرقا بووە بە شتێکی ڕۆژانەی بەردەوام و وەکو پێشووتر باسم کردان لە ناو ماڵی شا بەکارهێنرێت زیاتر بۆ بۆنەی تایبەتە بۆ دەرچوونێکی تایبەتە کە بەکاربهێنرێت نەک تۆ هەموو ڕۆژێک بەردەوام چەند کاتژمێر بەکاربهێنرێت. اینجا ئەو کەسانەی کە مەکیاژەکە بەکارهێنن ئەبێت لەگەڵ تەواوبوونی ئیشەکەیانە لەگەڵ تەواوبوونی کارەکان و گەڕانەوەیان بۆ ماڵەوە یەکەم هەنگاویان بریتی بە لە لابردنی ئەو مەکیاژە چکات تۆ چەند دقەیەک زووتر ئەو مەکیاژە لابێ لەسەر پێست زووتر ئیسراحەتەکات و ئەتوانێت بگەڕێتەوە بۆ باری ئاسایی خۆی و زیانەکانی مەکیاژەکە لەسەری کەمە بێتەوە. باشە دکتۆر هێمن هەندێک پێست هەنا هەستیارن یعنی هەستیاریان لە پێستێکی دیکە لە کەسێکی دیکە زیاترە و لەمان کادا مەیکەپیش زۆر بەکاردێنن ڕەنگە کواڵیتی مەیکەپەکانیش باش نەبێت. ئەمە وا دەکات جگەلەوەی کە زیانی بە پێستەکە گەیاندووە بگوازرێتە بۆ بەشێکی دیکەی دەستەی کەسەکە بۆ نمونە بە قژی بڕوتێتەوە یان شوێنێکی دیکەی. بەدڵناییەوە زۆر بەکارهێنانی هەر شتێکە تەنانەت ئەم شتانەی کە سوود بەخشیشن ئەگەر لە زیاد لە ڕادەی خۆی بەکار بهێنرێت ئەو کاتە لە جیاتی سوود لەوانەیە زیانە پێ بکەێنێجا بۆ ئەم شتانەی وەکو ماکیاژ کامانە هەمووی ماوەدی کیمیاییم بەدڵناییەوە زیانیان هەیە تاوەکو زیاتر بەکار بهێنرێت زیانەکانی زیاترە بێت. بەنسبەت قژیشەوە ئەمەوێت لێرەدا ئاماژە بە یەک شت بکەم کامە لە ناو خانمانە زۆر بووە بە باو کاڵێ منە ڕۆم قژم پرۆتینەکەم یا کیراتینەکەم ئەمانە هەموویان مادەی کیمیاین هیچیان نە پرۆتینە نە کیراتینە. ئەم ناوانە ناوی مۆغرین بۆ ئەمە بەکارهێنرێت تاوەکو سەرنجی خەڵک ڕابکێشێت و هەوڵ بدات کە بڕوات بۆ نمونە ئەڵێ من قژم لاواز بە ئەڕۆم پرۆتینی یەکەم قژم لاواز بە ڕۆم کیراتینی یەکەم بە پێچوانەوە ئەمە مادێکی کیمیایە چەند جار قژەکە لاواز دەکات و ئەیوەرێنێت لەبەرەوە بەکارهێنانی کەمکردنەوەی بەکارهێنانی ئەمانە بەدڵناییەوە زیانەکانی کەمتر دەکاتەوە. بەڵێ دکتۆر هێمن زەمان پسپۆڕی جوانکاری و نەخۆشیەکانی پێست لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ڕێنماییەکانتان. زۆر سپاس دکتۆر.